ئەمڕۆ بۆ پاڵپشتیکردن و پشتگیریکردنی کاندیدانی لیستی سەونەوەی پارتی دموکراتی کوردستان ئێمە وەکو عەشرەتی غەوارە و وەکو خزمانی هۆزەکانی غەوارە بەردەوام پشتگیری جەنابی سەرۆک بارزانی و پارتی دموکراتی کوردستان بووین. چی وای کردووە کە پشتگیری پارتی دموکراتی کوردستان بکەن؟ خوێندنەوەمان بۆ ئایندەیە وڵاتە، خوێندنەوەمان بۆ بڕیارە دروستەکانی پارتی، بڕیارەکانی جەنابی سەرۆک، ڕابردوو لە ئێستایا و دڵنیام لە داهاتووشە ئەو حیزبەی کە پارێزەری ئەم وڵاتە و ئەم خاک و نیشتیمانە بووە وەکو بینینی ئێمە تەنها پارتی دموکراتی کوردستانە. ئەی بانگەشەکانی ئێوە لە شاری سلێمانیە چۆن بەڕێوە دەچێت؟ ئێمە خەریکیشی خۆمان و زۆر باشە بێ مشکیلێن الحەمدوللا. بانگەشەی لایەنەکانی تر کاریگەری نەکردوتە سەر بانگەشەکانی پارتی دموکراتی کوردستان و شاری سلێمانی؟ ئێمە بە نەمەتی خۆمان و بە ئوسوڵ و عادەتی خۆمانی شەکەین، بە ئوسوڵی پارتیانە بانگەشەی خۆمانەکەین و پارتی حیزبێکی مەرکەزیە ئەو تربێت و ئەدەبەی کە وەریگرتووە بۆی دابەزیوەتە خوارەوە ئێمە لە لاسایی هیچ حیزبێکی کەکەینەوە وەکو هیچ حیزبێکی کە بۆ ناو ئەزمانە ئیشەکەین بەردەوامین لەسەر بانگەشەی خۆمان و بە ئوسوڵی خۆمان. لە کۆتاییدا پارتی بوون چی دەگەێنە لای تۆ؟ هەموو کوردێکی دڵسۆز کە خەمی خاک و نیشتیمانی بێ کە خەمی دواڕۆژی نەوەکانی بێ لای من دەبێ پارتی بێت. کاک بەختیار چەند ڕۆژێکی کەممان ماوە بۆ بانگەشی هەڵبژاردن، بانگەشەکانی هەڵبژاردن چۆن دەڕوا بەڕێوە؟ بانگەشەکان پارتی دیموکراتی کوردستان بانگەشێکی زۆر ئارام و زۆر لە خۆ بەڕێوە ئەبات و ئەمە بۆتە جێ ڕەزامەندی هەموو خەڵکی کوردستان و بە تایبەتی بازگەی سلێمانی و خەڵک حەزبەوە دەکاوە جای دەکاتەوە کە پارتیمان بە زۆر بە ئارامی و زۆر لەسەر خۆ بانگەشەیەکی مۆدێرن و پێشکەوتوو دەکات بە پێچەوانی بانگەشەی لایەنەکانی تر کە زمانی زبر تێیدا بەکار دەهێنرێەوە ئەوەش خزمەتی وەزعی سیاسی هەرێمی کوردستان ناکا بەداخەوە. ئەی ئێوەکو پارتی کە لە شاری سلێمانیە بانگەشەکان چ ئاستەنگەکتان بۆ دروست بۆ تا ئێستا؟ ئاستەنگەکان زۆرن، فلێکسەکانی ئێمە هەموو بینیوتانە هەمویان دڕاندووە و شێواندووە و هەر شوێنێکی ستراتیجی شار و باش بێ حزبی دەسەڵات بۆ خۆی داناوە ڕێگە نادا ئێمە فلێکسەکانمان لەوێ دابنین و ئەوەشی کە دایدەنین ڕۆژی دواتر دەبینین دڕێنراوە یا شێوێنراوە. داواکارتان لە خەڵکی شاری سلێمانی و تایبەتیش دەماوەری پارتی دیموکراتی کوردستان چییە لە شاری سلێمانیدا؟ داوامان لە هەموو دانیشتوانی شاری سلێمانی و دەوروبەری هەیە کە ئەم جارە دەنگ بدەن بە پارتی دیموکراتی کوردستان تاکو و ئاوەدانی و ئارامەی لە هەولێر و دووهۆک فەراهەممان کردو بێنە ئەم ناوچەیە و کۆتایی بهێنین بەم دەسەڵاتە خۆسەپێن و ناکارا و خزمەتی خەڵک ناکاوە پڕە لە قۆڕخکاری و هەموو سامانی ئەم ناوچەیە بۆ خۆیان و بۆ مەبەستی تایبەتی خۆیان بەکاردێنن. کاگەر سەلان بانگەشەکانی پارتی دیموکراتی کوردستان چۆن دەڕوا بەڕێوە؟ لە سەرەتای دەست بەکاربوونی ئەو هەواڵانەمانەوە کە پیلانمان بۆ داناوە تا ئێستا زۆر بە باشی ئەڕوا بە شێوەیەکی ئارام ئێمە دوو خۆمان محاولاکەین دووربین لە تەشیر و هەروەکو جەنابی کاک مەسوور بەرزانی وتی ئەوەی دەنگی بەرزە بەڕاستی جەماوەری کوردستان و بە تایبەتی خەڵکی شاری سلێمانی ئەزانن کە ئێمە نامانەوێت بچینە ناو تەنگەشەوە چکە ئەزانین خەڵک لە چ وەزعێکایە و بە هەموو شێوەیەک محاولاکەین هەتا ئێستا و ئەم هەفتەیەشی کەماوە بە شێوەیەکی هێمنانە بڕوا. پەیامتان چییە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شاری سلێمانی بە تایبەتی؟ ئێمە پەیامان بۆ بە شێوەیەکی گشتی بۆ هاوڵاتیانی کوردستان و شاری سلێمانی ئەوەی ئەم جارە پارتی تاقیب بکەنەوە محاولە بکەن لە حزری خۆتانە ئەوە دەربکەن کە ترس و ڕاوکی هەیە بەڕاستی هەستی پێیەکەن لە این خەڵکە لە چاوی خەڵکە لە بازاڕە لە شەقامەکانە بینی کە حەزەکەن پارتی تاقیکەنەوە بەڵام فۆبیایەکی وایان دروست کردووە کە پارتی نامۆ بێ بەو خەڵکە بەڵام هیواداری نەم جارە تاقیمان بکەنەوە ئەبینین چۆن لەو شوێنانی کە دەستی ئاوەدانی پارتی لێ بۆ دەستی ئاوەدانی لێبووە دەستی ئاوەدانی خۆشگوزەرانیش با بە سلێمانی و دەوروبەری. ئەگەر سەلان پارتی ئەم جارە چ بەڵێنێک ئەدات بە هاوڵاتیان؟ ئێمە بەڵێن ئەین لەبەر ئەوە ئێمە حیزبی مێژوو ئێستا و داهاتوین بەڵێن ئەین ئەو کارانەی کە بڕیاری راوە لەم دەڤەرە
کە بە ژمارە هەیە بە پرۆژە هەیە بەڵام تەواو نەکراوە یا دەست پێ نەکراوە پێیانمە بین بە خەڵکی خۆمان لە مەنتیقەیە هەمووی تەواو بکەین و خۆشگوزەرانی و ئاشت و ئارامی بگەڕێنەوە بۆم دەڤەرە. پارتیبوون لە لای تۆ چی دەگەێنێت؟ وەڵی پارتیبوون لای من شانازیەکی گەورەیە داوا لە جەماوەری کوردستانەکەم بەگشتی دەنگ بە لیستی 190 پارتی دموکراتی کوردستان بدەن و ژمارە 7 نەقی بەرسەلام. بانگەشەکانی پارتی دموکراتی کوردستان زۆر باش بەڕێوەچێت زۆر سەرکەوتوشە چونکم هیچ هەڵەشەیەکی تیا نابینیت بە نەرمونیانی بانگەشەی خۆیەکە و بانگەشەیەکی زۆر باشەکەات. لە ڕووی دینی ئیسلامەوە تا چەندە گرنگە بانگەشەکان بەهێمنی و ئارامی و دوور لە بانگەشەی دروشمی زبر بەڕێوە بچێت. خۆی دینی ئیسلام بە معنای سەلامیت سەلامیش یعنی ئاشتی کەوا بوو ئەبێ ئێمە هەموو برایەشین ئەوەی کە منافسی یەکە منافسە نەک دوشمنی یەک نین هەموو کورد دوشمنی یەک نییە هەموو کورد منافسی یەکە با منافسی خۆی بە سەلامەتی بکات بە شێوازێکی زۆر جوان دروستە بیکات بانگەشەی بۆ خۆی کات چی باشی لە بەرنامەیە هەیە بە خەڵکی ڕابگەێنێت تا خەڵک دەنگی پێ بدات نەک بە هەڵەشە و بە قسەی زبر و بە قسەی ناڕێک. پەیامی چ لایەنێکە زیاتر بەلاوە گرنگە تۆ کۆمەستایەکی ئاینی؟ من پەیامەکانی پارتیم بەلاوە زیاتر گرنگە چونکم هیچ هەڵەشەیەکی تیا نابینم تەماشا بکە ئەو شوێنانەی کە بەدەست پارتی و سوڵتەی هەبوو بەسەریا بەڕاستی ئاوەدانی کردوێتەوە مێ دەکەم ئینشەڵا سلێمانیشمان بۆ ئاوەدام کرێتەوە بۆ شێوازانەی هەولێر و دهۆک و زاخۆ منتیقان ئینشاءالله. پەیام وەڵا پەیام چییە پەیام ئێمە وەکو پێشمەرگەیەکی پارتی دموکراتی کوردستان وین ئێمە هیوادارین کە دائیمی خوایی پارتی سەرکەوتوو بێ پارتی پێمان خۆشە پارتی سەرکەوتوو بێ پێمان خۆشم هەڵبژاردنێکی یەکسانی بێ هەڵبژاردنێکی خۆش بێ هەڵبژاردنێک بێ کە هیچ شەڕ و ئاژاو و ناڕەحەتێکی تیان نەبێ پەیاممانەوەیە. جەناب وەکو پێشمەرگەیەکی پارتی دموکراتی کوردستان پارتیبوون چی دەگەێنێت لە لای تۆ؟ وڵا پارتیمون یعنی شتێکی گەورە گەێنێ لای من ئێمە خۆمان برای شەهیدین خۆشمان حەز دەکەین بە ڕێبازەکەی بەرزانیە بڕۆین هەتاکو کاتی مرد. ئێمە وەکو عەشەتی شێخ ئیسماعیلی پشتیوانی خۆمان دەرەبڕین بۆ لیستی 190 وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەندامێکی پارتی دیموکراتی سوان کوردستان وەکو عەشەتی شێخ ئیسماعیلیش چەندین شەهیدمانەیە یەکەم شەهیدیش کە لە شۆڕشی ئەیلولا عەلی شەریف بوو کە لە سەی سایەقا لەسەر ئەوەی کە جمێنێک بدا بە مەدام سەفا سوکایەتیەکان نەیکرد ئێمە وەکو عەشەتی شێخ ئیسماعیلی چەندین شەهیدمان هەیە بۆ پارتی دیموکراتی کوردستان وە پاڵپشتی پارتی دیموکراتی کوردستانیشین و هیوادارین پارتی دیموکراتی کوردستان ئاگایەکی لەم مەنتیقەی دەڤەری سلێمانیە بێت بەڕاستی زۆر بێ خزمەتگوزاریە هیوادارین بە لیستی پارتی دیموکراتی کوردستان بە 190 کە سەرەکەوێت ئاگاداری ئەم مەنتیقە بێت و ئەبێ پشتیوانیە لەم مەنتیقەکە خزمەتگوزاریە بێنێ بۆ ئەم مەنتیقە بەڕاستی لەبەرەوەی ئێمە زۆر بێ خزمەتگوزارین وەکو قەومی ئێمەش وەکو شێخ ئیسماعیلی عەشەتی شێخ ئیسماعیلی ئێمە
چەندین کوڕی قارەمانمان شەید بۆ ناو پارتی دموکراتی کوردستانە، چەندین شەیدی سەرکردەمانەیە، چەندین شەیدی قارەمانمانەیە، لایەکی مەردانەمان لێ بکاتەوە. لەبەر ئەوەی ئێمە عاشەتێکی گەورەین، هەتاوەکوی سەپارتی دموکراتی کوردستان بە گوێرەی پێویست لای نەکرێتەوە. من خۆم ناوم پشتیوان محەممەد ڕەشید ڕەمەزانە، باوکم پێشمەرگەی ئەیلول بوو، 10 ساڵ خۆمان ئاوارە بووین لە هەولێر و پاڵپشتیشمان بۆ لیسی 190 ها بەردەوام و هۆ بەردەوامیشە بێت. پارتی بوون چی ئەگەێنێت لای ئێوە عشیرەتێکی گەورە؟ وڵای پارتی بوون کە ئێمە و عشرەتە وەکو عشەتی شێخ اسماعیلی کە ئێمە پارتی بوونمان هەڵبژاردووە، ئەوە سەربەرزیەکە بۆ ئێمە، یعنی پارتی بوون بۆ ئێمە سەربەرزیەکە. ئێمە لەوانەیە زۆر خەڵکیش بزنس بزانێ و زۆر خەڵکیش ئێمە بناسێ، ئێمە بە مادی و پارتیمان ناوێ و ئێمە خوێنمان داوە بۆ پارتی لە پێناو ئەوەی کە ئەمانوێ ئەم حیزبە و دەوڵەتێکی کوردی سەربەخۆ ڕابگەێنێت و بۆ ئەوەش کە خوێنمان داوە بۆ ئەم دەوڵەت بۆ پارتی دموکراتی کوردستان لەبەرەوە دەوڵەتێکی کوردی ڕابگەێنێ. ئێمە زۆر مادی گرنگ نییە بەلامانەوە، بەس گرنگی ئێمە ئەوەیە ئەم حیزبەی ئێمە دەوڵەتێکی کوردیمان بۆ ڕاگەیەنێت. ئێمە ئەوەیە پاڵپشت بێت لە میلەتی کورد، شەرەفی کورد شەرەفی پارتیە، پارتی یعنی کورد، کوردیش یعنی پارتی. بانگەشەکانی ئێمە بۆ هەڵبژاردننی خوڵی شەشەم پەیامی ئێمە لە بیدایەتەوە بوو کە بانگەشێکی ئارامی بێت، بە ئارامی بڕواوە تەجاوزاتی هەندێک خەت هەیە نەکرێت، چکە ئێمارچی چۆنێک بێ سبەینێ و دوو سبەی دوای هەڵبژاردن هەبێ بە یەکەوە دانیشین. بۆیە ئێمە ئیمانمان بە بانگەشەیەکی ئارام و لەسەرخۆیە، هەمومان یەک نەتەوەین و هەمووشمان بۆ یەک وڵاتەوەڵین. بۆیە بانگەشەکانی پارتی بە ڕۆژشوێنە یاسایەکانی کۆمیسیۆن بەڕێواچێت. پارتی پەیامی چییە بە تایبەتی بۆ خەڵکی شاری سلێمانی؟ پەیامی ئەمە ئارامیە، هاوەدانیە، پێکەوەی و خۆڕاگریە. بۆ سلێمانیش داوا لە وڵاتیانەکەین دەنگ بە لیستی 190 پارتی بن، بۆی سلێمانی ئاوەدان و گەشاوە و خۆشگوزەران و پڕ لە خزمەت گوزاری بێت. پارتی بوون شەرەفە، پارتی بوون فەخرە، پارتی بوون شانازیە، پارتی بوون خزمەتە بەنەتەوە، پارتی بوون خزمەتکاری نەتەوە و گەلی وڵاتی خۆتی. بانگەشەکانمان لە ئێستایا چڕتر کردوتەوە، وەکو ئەزانن کاتێکی کەممان ماوە، بۆیە پێویستە هەنگاوەکانمان زیاتر و زیاتر بکەین. ئەتوانم بڵێم لەو سنوورانی کە ئێمە بۆ ئێمە دیاریکراوەکو بازنەی سلێمانی زۆربەی وەکو سەردانکردن تەواو کردووە، بەڵام کۆمەڵێک سەردانی ترم ماوە کە ئەوانش هەمووی دۆست و ناسیا و هاندەرانی پارتین، لایەنگرانی پارتین، خۆشەویستان و کەسوکاری ئێمن. بانگەشەکانتان لە شاری سلێمانیدا لە بازنەی شاری سلێمانی دێت چۆن بەڕێوە دەچێت؟ چ ئاستەنگێکتان بۆ دروستە بێ؟ ئێمە وەکو کاندید و بەربژێرانی پارتی دموکراتی کوردستان زیاتر ئاستەنگیەکانیان لەسەر ئەوە فلێکسەکان کە یەکێک بۆ لە بابەتە هەرە سەرەکیەکانیان فلێکسەکانی تۆ من زۆرم بینی کە شێوێنرابوون لەسەر جادەکان، بەڵام ئێمە وەڵامێکیانەینەوە فلێکسی تری زۆر ئامادەکراوی ترم هەیە دامناوە کە نزیک بێتەوە لە بانگەشەی هەڵبژاردن جارێکی تر ئێمە ها کاتەکەت کەم ئەمێنێتەوە، بەڵام دووبارە فلێکسی تری منەبینەوە لەسەر شەقامەکان و سەبارەت بە پرسیارێکی بەڕێزیشت ئێمە ئەتوانم بڵێم ڕێگری هەیە، بەڵام ناتوانن کاندیدان و بەربژێرانی پارتی دموکراتی کوردستان ڕابگیرێت. باش تا چەندە پارتی بانگەشەکانی زۆر بە ئارامی ئەکات، تا چەندە چی بەو لایەنانە دەڵێن کە بانگەشەکانیان زۆر دروشمی قسەی ناشرین و زبرە؟ هەر لە دروشمی پارتی دموکراتی کوردستان دیارە ئارامی و ئاوادانی، خۆڕاگری و پێکەوەیی هەمیشە ئێمە ئارام بووین و هەر بە ئارامیش بانگەشەی هەڵبژاردنەکەین و هەر بە ئارامیش ئیشەڵڵا ئەو دەنگانەی کە هەمانە زیاتریشیەکەین و بەردەوامە بین.
کۆتا قسەم پارتی بوون چی دەگەێنێت لە لای تۆ؟ پارتی بوون هێزە، پارتی بوون بڕوا بەخۆبوونە، پارتی بوون متمانەی هاوڵاتیانە. پارتی دیموکراتی کوردستان لە هەر شوێنێک بوو بێ ئاوەدانی هەیە. Demokrati,